بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئەم کاتتان باش. ڕۆژی هەڵبژاردنەکانی عێراق و هەروەکو بەڵێنماندا کە ئەمڕۆ پێشەنگ تیڤ کراوەیە، هەر کەسێک پێی خۆشە لەسەر هەر لایەنێکی پەیوەند بە هەڵبژاردنەکانی عێراق بێت قسەی خۆی بکات. پێشەنگ تیڤ لە خزمەتیایەتی دەتوانن بێت لە ڕێگەی پێشەنگ تیڤەوە قسە و باسی خۆتان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بکەن. هەڵبەت لە ماوەی بانگەشەی هەڵبژاردنەکاندا تەواوی میدیاکانی کوردستان سەبارەت بە هەڵبژاردنەکان قسەیان کردبوو، بەڵام زۆربەی زۆریان ئەگەر هەمویان ئەوە بانگەشەی خەڵکیان دەکرد کە بەشداری هەڵبژاردنەکان بکەن و باسییان لە گرنگی بەشداریکردنی لە هەڵبژاردنەکان دەکرد. ئەگەرچی ئاماژیان بەوە دەدا کە خەڵکێکی یەجگار زۆر دژی هەڵبژاردنەوە و بەنیازن بایکۆتکەن و یان ئامادەی بەشداریکردنیان نییە، بەڵام زۆر بە کەمی مایک دەخرای بەردەمی ئەم بەرەیە لە خەڵکی و قسەی ئەوە نەدەبیسترەکە بۆچی هیچ چاوەڕوانێکیان لە هەڵبژاردنەکاندا نییە. بەڵام لە ڕێگەی پێشەنگ تیڤەوە هەمووان دەتوانن قسەی خۆیان بکەن و ئەوانەشی کە هیچ ئامادەیەکیان هەیە بەشداری هەڵبژاردنەکان بکەن و یان لەوەش واوەتر دژی پرۆسەی هەڵبژاردنن. ئێمە هەر کەسێک پێی خۆش بێ ئەمڕۆ لە ڕێگەی پێشەنگ تیڤەوە وەریان دەگرین و هەروەها لە چەند ناوچەیەکی جیاوازی کوردستانیشەوە گوێبیستی ئەوەی کە چەندێک خەڵکی بەشداری کردووەوە بۆ چوونی جیاوازەکان سەبارەت بە هەڵبژاردن وەردەگرین و لە پاڵیشتیدا کۆمەڵێک گفتوگۆی جۆرا و جۆرمان دەبێت. لە یەکەم چاوپێکەوتنی ئەمڕۆماندا موحسین کەریم جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانمان لەگەڵدایە. موحسین کەریم ئەم کاتت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەمڕۆی تایبەت بە هەڵبژاردنەکان لە پێشەنگ تیڤەوە بەشدار بیت لەگەڵماندا. چەند کاتژمێرێکە هەڵبژاردن دەستی پێکردووە، ئەوەی کە ئێوە تا ئێستا سەرنجتان دابێت و متابعەتان کردبێت، چی سەرنجەکتان لا دروست بووە تاوەکو ئێستا سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق؟ سپاس بۆ ئێوە ڕێز و سڵاش بۆ بینەران. ئەوەی کە ڕاستێکی من لە ماڵ ڕابردووە سەرنجم لە پرۆسەی هەڵبژاردندا ئەوەیە کە سەرباری هەوڵەکانی هێزەکانی دەسەڵات و ئەوانەی کە بەناوی ئۆپۆزسیۆنەوە بانگەشەی خەڵکەکەن بۆ بەشداریکردن لەم پرۆسەیە، سەرباری هەموو هەوڵەکانیان، سەرباری هاوت و هاوارەکانیان، بەڵام کاریگەری ئەم پروپاگاندی ئەوان لەسەر خەڵک بە شوێکی زۆر کەم بینرا، نەک ئەوە هەتا لەسەر هێزەکانی خۆشیان بە شێوەیەکی کەم ئەتوانێت کاریگەریەکانی دەرکەوتەوە یا لەوە زیاتر بڵم کە هەتا لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردنە ئەوان نەیانەتوانێت وەکو جاران وەکو ساڵانی ڕابردوو هەڵبژاردنەکانی پێشووتر چنە ناو خەڵکا پروپاگاندە و وعد و بەڵێن بەنیانی لەبەرەوەی کە خۆشیان ئەو تەسەوریان لا دروست بوو کە لە کاتێکا ڕوبەڕووی خەڵک بنەوە، خەڵک تەجروبەی هەڵبژاردنەکانی هەیە و درۆ دەلەسە بەڵێنە درۆکانیان ئەیانەوە بەڕوویانەوە ئەحراجیانەکەن. بۆیە گەر دیقەت بین هەتا لە پرۆسەی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردنیشا ئەوان کەمترین ئەو شێوازیان وەگرت کە بچنە ناو خەڵک لەگەڵ خەڵکا قسە بکەن. و ئەمە پێشگە لەم لایەنە یعنی وەکوتم بینین کە خەڵکێکی زۆر لە دژی هەڵبژاردن، لە دژی دەنگدان، لە دژی پرۆسەی سیاسی بە شێوازی جۆراوجۆر قسەی خوانیان کردووە. خاڵێکی گرنگیش کە جێی سەرنجە ئەوەیە کە لە انتخاباتی تایبەتە کە 2 ڕۆژ لەمەوە پێش ئەنجامدرا کەم انتخاباتە هەڵبژاردنە بارەحبەتە ئەو هێزایە کە ئەمانە بەحساب هێزی موالیە هێزی ئەو حیزبانەی دەسەڵات و لایەنگران و حیزبەکانی دیکەن ئەبین کە لەناو ئەوەشە بەشێکی زۆر دەنگ سووتێنراوە، ینی معنایەوەیە کە هەتا لەناو هێزەکەی خۆشیانە ناڕەزاتی بەرام بەم دەسەڵاتە هەیە، بەرام بەم حیزبانە هەیە، بەرامبەر بەسەرجەم پرۆسەی سیاسی هەیە کە ئەمانە ئیدارەیەکەن. ئەمە خاڵێکی مهمە کە ئەتوانێت وەکو نیشاندەرێک بێت بۆی کە من پێم وایە کە خەڵکێکی زۆر کەم بەشداری ئەم هەڵبژاردنە بکات و جەماوەرێکی فراوان تووڕێ لەیان جەماوەرێکی فراوان ئەگەرچی هێشتا نەیکردووە باڵین بە چالاکی سەرجانەی چالاکی عملی ڕوبەڕووبوونەوە، بەڵام بە شێوازێکی دیکە کە شێوازی بەشداری نەکردنە نەچونە بۆ هەڵبژاردن بەشداری نەکردن لە پرۆسەکە بە شێوازێکی فراوان. ئەمە عەکسە بێتەوە پێم وایە کە بەپێی ئەم تەسەورانی کە من هەمەوە بێ ئەو معتەیاتانە ئەوانەی کە با بڵێن ئەتوانێت ئینسان لە بیخوێنێتەوە لە خلالی ماوەی هەڵبژاردنە ئەوە بینی کە ڕێژەیەکی زۆر کەمتر لە هەڵبژاردنەکانی پێشوش بەشداری ئەم هەڵبژاردنە ئێستا بکەن. هەڵبەت لە ماوەی ڕابردووە تەواوی بەرپرسانی حیزبەکانی بەشدار بووی،
هەڵبژاردن زۆر جەختیان لەسەرەوە دەکردەوە کە حتمما خەڵکی بەشداری هەڵبژاردنەکان بکات حتمما خەڵکی سوود لە مافەیان وەرگرن مافی دەنگدان کە هەیەە خەڵکی بچێت لەسەر چارەنووسی خۆی هەڵوێستیان هەبێت بەجێ لە ماوەی ڕابردوش ئەمڕۆ هەر لە کاتژمێرەکانی سەرەتاوە زۆرێک لە بەرپرسانی حیزبەکان دەچوونە سەر سندوقەکانی دەنگدان و پاشان بۆ میدیەکان قسەیان دەکرد و دووبارە بانگشتی خەڵکیان دەکرد کە دەرفەت ماوە خەڵکی بێت بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکات ئەم هەموو بانگەشە زۆرە ئەم هەموو ئەوەی کە ئەم با بڵێن بە شێوەیە خواستێکی زۆر چاوەڕوانێکی زۆر لە خەڵکی کە بچێن بەشداری دەنگدانەکان بکەن لەکوێوە سەرچاوی گرتووە بۆ نە لە ئەوروپادا بانگەشەی هەڵبژاردن دەکرێت بەڵام بەم ئەندازەیە بەم جۆش و خڕۆشەی لەلایەن بەرپرسانی حیزبەکانی کوردایەتیەوە دەکرێت زۆر بەکەمی دەبینرێت هۆکارێکی بۆچی دەگەڕێتەوە پێمان کە هۆکارێکی هەرەوەی کە من لە بیداچە باسم کرد ینی خەڵک ئامادە نیە بچێت بۆ دەنگدان ئەوانە یانی هەموو شێوازەکان و ڕێگەکان بەکاربێنن بۆی کە خەڵک هان بن بچێت بۆ دەنگدان ینی بە شێوازی جۆراوجۆ لە پروپاگاندەی نەتەوەی و ئەحساس جوڵانی ئەحساساتی نەتەوەی تا بۆی کە هەتا بەشێ لە ئۆپۆزیسیۆن ئەوانەی کە دەنگ نادەن بە خزمەتکاری دەسەڵاتیان ئەشوبهێنێ ئەوانەی کە ئیسلامیەکان هەتا مەسەن باسی لەوەکەن کە دەنگدان نوعێک ئەرکاوە بە جۆرەگانێ بەرێکی دینی بکەن بە بەری پروپاگاندەکەی خوارە بۆی کە خەڵک بەشداری بکە ئەمانە هەمووی معناوەیە کە ئەمان هەوڵەکانیان بە هەموو شێوەیە بۆیە کە خەڵک بەشداری کە ئەوان زان خەڵک کەمترین بەشداریە ینی ئەگەران گومانیان لەوە نەبووایەت کە خەڵکێکی باش بەشداریەکە حتمما پێویستیان بۆ پروپاگاندەیە نەیە بوو یان زانی کە خەڵک بەشداریەکە بەڵام من پێم وایە کە هەتا ئەوەی کە خۆ دەڵی لە ڕۆژی دەنگدانەکە ئەمڕۆیە بەرپرسانی حیزبانە ئەچنوە لێەوە و جۆرێک جارێکە لە پروپاگاندە لا خودی هەڵبژاردنە پروپاگاندە بۆ بانگەشی هەڵبژاردن جاریکە یانیانی خەڵک بن لەناو خودی پرۆسی هەڵبژاردن بانگی خەڵکن کە بێ بۆ دەنگدان کە خۆی باسێکە ئەمە هینە ینی تاخۆ تا بێژگە لە مازەرە انتخاباتەکە ئەمە خۆی خەرقیشە ینی تۆ نابێتتر ینی باقا بڕۆ دەنگی خۆ بوو بڕۆ بەڵام هەتا گەل لێ بانگوازی خەڵکێکی کە خەڵکینە وەرن دەنگبن وەرن دەنگبن ئەمە بە جۆرێک بەشێکە لە پرۆسی بانگەشەکە کە تا بەپێ قانونەکانی خودی بۆ ژوازیش قانونی بگین ئەمانە ناکرێت تۆ مەسەرەن لە ناو ڕۆژی انتخاباتە بانگەشەی خەڵکینەوە بۆ دەنگدان خەڵکی وەرە کات خەڵک هان بێ چکە بە حساب کەوەی خوان پێڵەن پرۆسی تەبلیغات و پروپاگاندە بۆ هەڵبژاردن تەواو بوو بەڵام ئەمە ئەو دیوە خاتەڕووکە بەڕاستی بەشداری خەڵک کەمە ئەوان بە هەموو شێوەیە دەوڵان هەموو ڕێگابگرنە پێش بۆی کە خەڵکی زۆرتر بەشداری انتخابات کە بەتابەتی ئەو بەشەی لە خەڵکە ڕەنگە هێشتا دوودڵ بێ هەنێگەن خۆستی خوانێک لای کەوتە بەڵام هەنێگەن مەسەن ڕەنگە تووڕە بێ یان بەرحەڵ دوودڵ بێ دەنگ بە دەنگ نەیات ئەوان مەسەن بە جۆرێک بە مەجموعی احساسات بە مەجموعێک شتیکە بتوان کە هیچ نەبێت چەند کەسێکی ژەگەر ڕازیکەم بچێت دەنگ بە ئەوان پێویستیان بەوەی کە ڕێژەی دەنگدانەکە بەرز بێتەوە چونکە چەند ڕێژەی دەنگدان بەرز بێتەوە معناوە کەمان شەرعەتیان هەیە ڕاستە خۆ کەمترین هیچ ڕێژێکی دیاری نکرا بۆ ڕێژەی بەشداری بوون بەڵام مەسەن کاتێک ئەو حیزبانە ئەتوانن وەکوی بڵێ کە ئێمە بەرهەمی هەڵبژاردنی نوێنەری خەڵکی و خەڵک دەنگی پیاوە ئەمانە هەمیشاڵێنەوە یانەوە بەناوچوانی خەڵکە ئەگەر ژمارەی خەڵکی زیاتر بەشداری کە ئەوان احساسی خۆ دەکەن ینی نوعێک لە مرتاحیەکەن بەڵام ئەگەر خەڵک کەمتر خەڵک بەشداری بکە معلومە کەوان بیرە لە حاڵی خۆیانەکەن ێزان کە خەڵک لە دژیانەوە ئەمە پەیامێکە کە ڕاستە خۆیان ڕاگەیەنێت هەر سەبارەت بە بەشداری لە هەڵبژاردن و زۆرێک لەو قسەی بەرپرسان کە کردوتی پێم خۆشە لە تاوتویان بکەین هەڵسەنگان بۆ قسانە بکەین سەرەتا لە قسەیەکی شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەینەوەینەوە دەست پێ بکەم کە باسی لەوە دەکرد لە 4 ساڵ جارێکە دەرفەت بۆ هاوڵاتیان دێتە پێشەوە کە کاریگەری لەسەر چارەنووسی خۆیان دانێنەوە ئەمڕۆ ئەو دەرفەتەیە چەندێ واقعیت لەم قسەیەدا دەبینەوە بە بڕوان نەزان چۆن ئەو قسەیە لە ناو چوارچێوەیە کاکرێ ئەم چوارچێوەیە کە هاتوو خەڵکی لە چوارچێوەی هەڵبژاردن و دەنگدان و میکانیزمەکانی بۆژوازیە قەتیس کردووە مەسەن هەڵبەت من ئەتوانم لایەنێکی ئەم مەسەلەش باسکەم کەمان خۆی ینی حەقیقەتی تیانە من دواترێ مەسەلێ بەڵام ئەگەر لە پرۆسی انتخابات سیرکن هەڵبژاردن سیرکردنەوەی کە بۆژوازی ئەم پرۆسەیە وەکو پرۆسەیە کە گوایە خەڵکیا بەشداریەکە و نوێنەرانی خواناڵەبژێن و حکوومەت دروستەکەن یعنی ئەم حکوومەتەوەکو نوێنەری شەرعی ئەنجامی دەنگدانی خەڵک بووە ئەوان میکانیزمێکیان داناوە کە هەر 4 ساڵ جارێ خەڵک دەنگ با مەجموعەی خەڵک هەڵبژێرێت و نوێنەر و ئەمانە بچن حکومت بکەن لە جیاتی ئەو ئەمە
لە باشترین حاڵەتە مۆدلێکی سیاسی بۆژوازیە بۆ ئەوەی کە بتوانێت کە خەڵک دەخالەتی بکە لە سیاسەتە بەڵام و ئەمە تەمان ئیشی پێێتی مەسەن ئەمە بگەڕێنەوە بۆ کۆن ئەم شێوازی انتخاباتی دەنگدانە بەجۆرە لە بەرامبەر دەسەڵاتی ئۆتۆکراسی و دەسەڵاتی مطلقی پاشاکان و مەلیکەکان و ئەوانەی کە بەتاتی لە ئەوروپا هاتووە بە جۆرێک ئەمە هەتا سەرێکی چێتۆ سەر بنەماکانی لیبرالیزم و مەسەلەی مافی مرۆڤ و مافی تاکە ئەمانە بەشێکن لە بنەمافکری و سینەکانی بەهاکانی لیبرالیزم بە جۆرە دیموکراسی غەربی ڕۆژاوایی بەڵام لە کوردستان ئەمە بە بڕای حقەتی تیانی یعنی ئەو قسەی شاسوار زین چوانە ینی تەنها جۆرێک لە کڵاوبازی و ساختەچێتیە کە ئەوێت گوایە کوردستان ژۆ ئەوروپا وایە کوردستانیش قەیناکە مەسەلەن لە ڕۆژەکانی تامەجاری ئەوە نیە دەورت ناتوانین دەورە بێت 4 ساڵ جارێک فرسەدێ و ئەتوانیت تۆ دەسەڵاتی تر هەڵبژێری ئەوەی کە لە ئەوروپا جۆرێک پروپاگەندی بۆ کرێ بەڵام لە کوردستان ئەمە حقەتی نیمە درۆیە لەبەرەوەی لە کوردستانە میکانیزمی دەخالەتی خەڵک لە سیاسەتا میکانیزمی دەسەڵات و گۆڕنی دەسەڵات و ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە میکانیزمی دەنگدان نییە هەتاوەی کە بە جۆرێ لە ئەوروپا هەیە بەسە توانین بەم حیزبە بەی دەنگ بنیت حکومت تەسمیە حکومت ئەم حیزب بکەی ئەو حیزب بکەیت ئەمانە بووە و ئەشبێ بەڵام لە کوردستان ئەمە حقەتی نییە لە کوردستانە میکانیزمی داوتوێکردنی دەسەڵات و باوە هەتا حاکمیت خۆی لەسەر بنەمای چەک و پارە و میلیشیا دامەزراوە ینی مەسەلەن يعني ئەوان خەڵک ناتوان هیچ کاتێ لە ڕێگەی دەنگدانەوە ئەحزابێ بگۆڕێ مەسەن ئەو قسەیە بەڕای من ئەکرێت بەجاری کەش لە بەرامبەر هەڵبژاردنە بیکەیت تۆ کەمال بەختیار وتی ئەگەر یەکێتیە کورسی ژوێنی هەر یەکێتیە ئەم قسەیە معناوی کە ئەم هێزە چەکدارە میلیشیانە دەنگدان ناتوانێت هیچ شتێک لەسەر کاریگەی لەسەر وەلاخستنی ئەوان دابنێ ئیلا ڕێگەی شەڕ و چەک و میلیش ینی ئەمە ینی بە منطقی چەک و دیفاع لە مانەوەی خۆیەوە دەسەڵاتەکەشی لە ڕێگەی ئەم چەکە و کە هەیە سەپاندووە نەک دەنگدان تەنها پرۆژەیەکی چاوەشەکاری بۆی کە شەرعەتێکی جەماوەری با بە دەسەڵاتە میلیشیاییەکەی ئەمە واقعێتەوە ئەمە ئەو قسانەی کە شاسوارێکە و هەر ئۆپۆزیسیۆنێکە بەڕای من بێجگە لە ساختەچێتێک بێژگە لە درۆیەک بێژگە لە چاوەشەکارێک شتێکی ترنەوە لە کوردستانی عێراقا دەنگدان ئەو وەسیلەیە بۆی کە بەسیترین بچووکترین ئاڵوگۆڕی سیاسی بکەی لە دەسەڵاتە هەتا تۆ گەر دیقەت بەیانی بەسەن لەناو پرۆسەی انتخاباتە لە کاتێک کە ئەوان وعدو بەڵێنیان ئەڵێن ئەوە انتخابات دەکرێەوە توانی ئاڵوگۆڕ دروستکەیت و توانی تۆڵە لەم دەسەڵاتە بکەیتەوە بەڵام بەشێکی لە خەڵک ئەسڵ گوێی لەمە نەگر خۆی هاتە سەرجادە لە ڕێگەی میکانیزمەکانی خۆیەوە کەویش میکانیزمی خەباتی جەماوەری هاتە سەرجادە کۆبوونەوەیە خۆپشاندانە ئەترازماندنە هەداوای مافی خۆی کرد خەڵک نەهات مەسەلەن خەڵکی هەولێر نهاتن بۆ خزمەتگوزاری بۆ ئاڵێن جاوە چاڕێنج هەڵبژاردنەکانەکەین بۆی مەجموعەی انتخابات پەرلەمان و پەرلەمانی تاجیک و ئاو کارەبا و خەتەماتمان ببێت خوا هاتن سەرجادە زەختیان کرد مامۆستانی وانە بێش زەختیان کرد مامۆستانی زانکۆکان زەختیان کرد یعنی خۆیان فیاتەکانی کۆمەلگای کوردستان ئەمان خوان بە میکانیزمەکانی خوان بە ڕێگەکانی خوان خیانەت مافەکانی خوان بەدەست نەگەوی بن چاڕی انتخاباتێک بەڵام باشترین تەجروبە باشترین نمونەیەکە ئەتوانێت نمونەیەکی واقعی عملی بێ بۆ بە درۆخستنەوەی ئەو تەبلیغاتانی کە ئۆپۆزیسیۆن ئەیکاوە بەرێکی لەو قسەی کە تۆ باس کرد سەرۆکی جوڵانەوەی نوێ ئەوێت خۆکاتە چاوی خەڵکەوە هەر لە درێژەی ئەو قسانەدا کە بەرپرسانی تری ئەحزابەکان لە دوای بەشداریان لە دەنگداندا ڕوو بە دەستگەکان ڕاگەاندن کردیان قسەیەکی فازڵ میرانی سەرنجی ڕاکێشام کە لە وەڵامی پرسیاری ڕۆژنامە نووسێکدا کە لێی پرسی ئەم هەڵبژاردنە دۆخی عێراق چی لێ دێت ئەو لە وەڵام داوتی کە پێم وانە بۆ چوونی شخصی خۆم ئەوە کە پێم وانی هیچ شتێک بگۆڕێت و لەمەی ئێستا هەیە باشتر نییە ئەمە وەڵامێکی ڕاستگویانە بوو یان ڕەشبینانە بوو لەلایەن فازڵ میرانیەوە زانی چۆنە من بە بڕۆی من ئەو لە چ ئاماجە کۆم قسەیەکات پێمە کە ئاڵوگۆڕێکی جەزری ڕیشەی بۆ انتخاباتەوە ڕوونایە منیش ئەو قەناعەتەم هەیە بەڵام یەک نوقتە هەیە کە بەڕای من مهمە ئەو نوقتەیەوەیە کە ئەمە انتخابات مەسەلەی دابەشنی دەسەڵاتە لە بینی هێزەکانە لە ڕابردە بە خەڵکەوە وەزعەکە خراپترە بێ ینی ئەوکو باسمان کرد انتخابات ناتوانێت هەڵبژار ناتوانێت ڕێگایەک بێ لە بەردەم خەڵکە بۆ گەیشتن بە مافەکانی و ئاڵوگۆڕێکی ئیجابی ئەرێنی لە ژیانی خەڵکا لە گوزەرانی لە ئایندیا دروستکە بەڵام ئەوەی کە ئەمە جۆرێک لە پێشبڕکێ بۆ دابەشتنی کێکی دەسەڵات لە بینی حسابی دەسەڵاتداری قەومی و کوردی و ئیسلامی و عروبیا معلومە کە ئەم انتخاباتە ئەتوانێت لەسەرێکیا کێشەش دروستکە ئەتوانێت بۆ نمونە بەڕێوەچوونی انتخاباتەکان ناڕازیبوونی لایەنێک لە ئەنجامەکان ئەمانە بێتەوەی کابرای
ئارامی و ئاسایشی عێراق و لە ناویشە کوردستانیش بە جۆرێک بگۆڕێ بە تابەتیە تا دەور و دەخالەتی دەوڵەتانی ناوچەکە ئێرانە تورکیا ئەمریکا ئەمانە لەم پرۆسە کاریەکە بە شێوەیە لەوێت ئەو حیزبانەی کە خۆیان پشتگیریەکەن یا بە جۆرێک تەمایل و وەلایان بۆ ئەوان هەیە زۆرترین دەنگ بێنن ئەم حتمما ئەتوانێت کاریگەری خراپ لەسەر بارودۆخی عێراق دروستکەوە دوور نییە موعد نییە کە ینی ئەمانە لەسەر ئەم بەشای بخوان ڕێک نەکەون و عالمی دروست بێت تا پرۆسەوەی کردن تشکیلی حکوومەت دروستبوونی حکوومەت ڕەنگە تووشی گێرە و کێشە بێت و ڕەنگە بارودۆخی عێراق بەرەو خراپی بڕوانەوەی کە لە مەجمەلی وەزعەکەیە لە سەر جەماڵ و بارودۆخەکە بە ئەوەی ئەڵگۆڕێکی زۆر جەزری و ڕیشەی دروست بێت منیش پێم وایە کەشتێکی ئەوتۆ دروست نابێت یعنی بەو شکڵە ئیلا ئەوەی کە ئەگەری ئەوە هەیە کە بارودۆخەکە لەوەی کە ئێستا خراپتر بەوەی ڕێک نەکەوتنیەوە لەسەر تەقاسم و لەسەر بەشکردنی دەسەڵات لێرەدا بۆ ساتێک ڕات دەگەڕێمەوە بۆلات محسین کەریم پێم خۆشە چەند بەشدار بوویەک وەرگرم لەم بەینەدا لە ئێستاشدا لە سلەیمانیەوە نەغەدا عوسمانمان لە گەڵدایە ئەم کاتت باش نەغەدا عوسمان و قسەی ئێوە لەسەر هەڵبژاردنەکانی ئەمڕۆ عێراق چییە؟ ئەوەی ئێمە ئەمڕۆ بەرچاومان کەوت لە سلێمانی خامۆشیکی تەواو بەسەر شارەکەەوە دیارەواتە خەڵک هەر بایکۆت و هینی چوونە دەرەوەشی کردووە و بە تەواوەتی ڕەفزی دەنگانەکە لەبەرەوەی کە ئێوێ ئەم دەسەڵاتە ڕاماڵڕێ ئێمە کاتێک کە بەلای سندوقەکانی دەنگانە ڕۆشتین تەواو خەڵکێکی کەمی لێ و زۆر زۆر چۆڵە واتە ئەوەنەی خەڵک لێ نییە کە دڵخۆشکەر بێ بۆ دەسەڵات لەبەرەوەی کە خەڵک ئێوێ لێرەوە لە ئەسنای ئەم دەنگانەوە حەق لە حکوومەت بکاتەوە لە دەسەڵات بکاتەوانێ داوای موچەکە بۆ موچەکەی بۆ خزمەت گوزاری لە کارەبا و لە ئاو لە نەبوونی هیچ پێداویستیەک لە خەستەخانەکانە واتە لەباری تەندروستیەوانێ کاتێکە ئێمە دەنگی خەڵگە بیستین و قسە لەگەڵ خەڵگەکەین و ڕایان وەرەگرین بەرامبەر بە دەنگان هەر کەسە بە ئوسلوبی خۆی جوا بەیاتەوە هەیە ئەڵێ نەخۆرانی بێ هەیە ئەڵێ ئێمە جارێکی تر چۆن دەنگ بۆ ئەم دەسەڵاتین واتە هیچ کەسێ ئەک زۆرترینی خەڵکەکە ئامادە نییە کە بەرە سنووقەکانی دەنگان بچێ ئەوەی ئێمە ڕاستێکی بەرچاومان کەوتووە لە سەرجادەکان لە زۆرێک لە میدیاکانە باز لەوە دەکرێت ئەڵێ کە ڕەنگە لە سەرەتایە سستی لە بەشداری خەڵکیدا هەبوو بێت لە بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا بەڵام بە پێی کات ڕێژەی بەشداربووان بەرەو زیاتر و زیاتر دەچێت ئەمە چەندێک حەقانەتی تێدایە تقریبا لە دەنگانەکانی کە ڕۆشتووە پێشوشە ئەوە هەر هەبووە کە خەڵک ئەوانەی کە ئایانێ بچن دەنگان دەنگ بن زۆریان هەن کە سستن بەڵام باوەڕ ناکەم ئەو ڕێژە خەڵکە هەبێ کە بچێ بۆ دەنگان و عێلاقی بەوە هەبێ کە لە دواییەوە ڕۆ زیاب بکە لەوانەیە شتێ زیاب بکە بەس باوەڕ ناکەم بگاتە لە 25 خەڵک کە بەرەو دەنگان بڕا لەبەرەوەی لە ڕەفیق لە کەسوکار لە چواردەورێ دەمی هەر کەسێکە کردوتەوانێ ئەڵێ ئێمە جارێکی کە دەنگ ناین بەم دەسەڵاتە لەبەرەوەی کە ئەمە یەکەم جاریان نییە بە تایبەتی ئەمەی پەرلەمانی عێراق کە زۆرێک لە ئەندام پەرلەمانی کورد هەیە لە عێراق و بەڵام خەڵک هەر لە ژێر سایەی ئەو ئەندام پەرلەمانانەیە موچەی وەرنەگرتووە پارەی خزمەت گوزاری بۆ شارەکانیان نەهاتووە و بە هەر لێرەشەوە حەزەکەم باسێ و بکەم حتا ئێمە لەگەڵ خەڵکی کەرکووکی شاقسەمان کردووە هەمان شێوەی چۆڵی سندوقەکانی دەنگانە وەکو سلێمانی یعنی ئەوێش هەر هەمان شێوەی و لەوانشە سبێنێ گەڕێنەوە بۆ ئەوەی کە ئەجهیزەکان ئیشی نەکردووە و بیگەڕێنەوە بۆ هۆکاری فەنی لەوانەیە لە سادەی عیلاقی بە هۆکاری فەنیەوە بێ باقیەکەی ئەوەیە کە خەڵک ئەوەی کە چوش بێ ئەوەنەی ئێمە ئاگایار بووین ئەو ژمارە خەڵکەش کە چووە زۆرێکی عەقیدەی بەوە نییە کە نەچێت ئللا ئەبێ بچێ بە دەستی خۆی هینەکە دەنگەکەی خۆی بسووتێنێ ئەوەشمان هەیەەوە بزانین کە زۆرێک لەوانەیە کە ئەچن ئللا بۆ ئەوە چن کە خۆیان بە دەستی خۆیان دەنگەکانیان بسووتێنن ئەجینا خەڵک بە تەواوەتی ئەوەنی ئێمە ئەزانین داوای ڕاماڵینی ئەم دەسەڵاتاکە حتا بە بایکۆت ڕازی نییە داوای ڕاماڵینی ئەم دەسەڵاتاکە
پێشەوەی کۆتایی پێبین هەر لەسەر خەڵتە ئەشی بکەمەوەی کە باستان کرد خامۆشی هەیە لە دەنگدانتە مەبەستان بەگشتی لە شاری سلەیمانی یاخود لە چەند بنکەیەکی دیاریکراو کە ئێوە بیستتانە؟ من مەبەستم ئەوە بوو شێوە مانگرتنێک هەر خەڵک لە ماڵی خۆیان شێوە مانگرتنێک وەکۆ یاعتیراس بەرامبەر بەم دەنگانە لە ماڵی خۆیان دانیشتووە حتا ناچنە دەرەوانێ خەڵک ئەوێ ئەوە پیشانی دەسەڵات بە کە ئەمڕۆ شێوە یاعتیرازێکی تر بەکارێنێ ئەوش هەر هەموویمانی گرتۆ لە ماڵی خۆیان دانیشتووە ئێمە کە ئەڵێن هەر هەمووی مەبەسمان ئەکسەرێتەکەیە ئەجینا هەر هەیە دەسەڵاتەکان خەڵکی خۆیانیان هەیە کە دەنگیان بۆ بن بەڵام هەر لە ناو خۆشیانە ئەوەنەی بزانین لە تایبەتە وەکو باسێکن لە سا 60 دەنگەکان سووتێنراوە. نەقەدەر عوسمان دە سلەیمانیەوە زۆر سوپاس کە لە گەڵماندا بەشدار بوویت. سپاس بۆ ئێوەش. محسین کەریم ئێوە وەرە دەگرمەوە پێش ئەوەی کە بۆ چوونی ئێوە وەرگرم چەند کۆمنتێک هاتووە کە پێم خۆشە بیان خەما سەر شاشە بەڕێزێک دەنووسێ ئەڵێ میلەت تۆڵەی خۆی لە ئیمپریالیستمەکان دەکاتەوە و بۆ چوونێکی تریش هاتووە کە باز لەوە دەکات کە چەندین هەڵبژاردن کراوە هیچ لە ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش نەگۆڕا. ئەگەر قسێکتان هەبێت لەسەر قسەکانی نەقەدەر عوسمان دە سلەیمانی و ئەو سەرنجانەی کە لە کۆمنتەوە هاتوون. بەڵێ سپاسان من پێم وایە کە ئەو قسێ دروستە خەڵک بەشداری ناکە خەڵکی زۆر کەم بەشداریەکە و ئەوان بە تەجروبەتەوان کە لەگەڵ بنکەکانی دەنگدانیان بینیوە هەنێ شوێنیان بینیوە ئەوان ئەو دیاردیان ڕەچاو کردەوە و حەقیقەتیانی شتێک ئێمە تەناقض بێ ناکۆ بێ لەگەڵ ئەوەی کە ئینسان تەسەوریەکات یعنی بەڕێم جۆرێک تەطبیقبوون و بەرجەستەبوونی ئەو جۆرە بۆ چوون و تەسەورەیە کە هەیە واقعیەوە پێ وایە کە خەڵکێکی زۆر بەشداری ناکات ئەوە حەقیقەتەوە ڕەنگە ئەو دیعایی کە دەسەڵاتداران و باڵین لاگرانی هەڵبژاردنەکەن کە مەسەڵەن حتممە لە دوانیوە ڕوا زیاتر بێ ئەوە هیچ یانی شتێکی عەجیب نییە مەسەڵەن ڕەنگە سەر لەبارەکەی ئەوانی کە بەیانی بەشداری دەنگدانکەن تااقەتیان نەبێ هەڵناسن لە خەوت و زانم هەموو شتانە هەیەنێ خۆمان ئەوانە ئازانین بەڵام لە دوانیوە ڕوا بەیانی بەشێکی نسبەتی دیاریکرا و لە خەڵک بەشداری دەنگدانکە بەڵام من پێم وایە ئەو کولی مەشهدەکە ناگۆڕێ بەس تا بۆ نەگەر تانیوەڕۆ نسبەتی دەنگدان لە سا 10 بوو بێ دوانیوەڕۆ پەڕێ بێ لە سا 20 یانی بێ لە سا 25 ینی چکە سەر لەبەری مەسەلەکە سەر لەبەری قەزیەکەوەی کە خەڵکێکی زۆر نایە بەشداری دەنگدانکەوە تووڕێ لەوان دەسەڵاتی بینیون هەڵبژاردنەکانی بینون بینوێتی ئەندام پەرلەمانەکان لە ڕێگەی هەڵبژاردنەوە بن بە خاوەنی ملیار دینار و ژیانی شانە بۆ خواردنەکە خەڵکەمانە ئەزانێت یانی بینێ لەولا تەقاعودێک مەشقی 200,000 بینێ کەمەندامێک خەڵک پێداچی تایبەتێک ماشقی 150,000 اینجا هێشتا هەزار کێشەی بۆ دروستەکەن ئەیبینێ کرێکارێکی ژینگە 300,000 وەرەگرێ و چەند سەعات دەبێ کار کرێخانەکەی بەدابی ناکرێ سەدان ئەبینێ مەسەڵەن خەڵک بە سەختی ئەتوانێ پارەی دا و دەرمانەکەی دابین کە ئەگەر عملیاتێکی بەڕێکەوێت کە سوکارەکەی بارگووی بۆ بکەن و پارەی بۆ کۆکەنەوە و سەدان مەشاکلی تر ئەژبینێت کە ئەوان لەسەر دەنگی ئەمان بینویانە لەسەر دەنگی ئەمان چۆن سەرۆتی شانیان کۆکرد چۆن ژیانی شانیان بۆ خواردنەوە بۆیە تا زۆر جارە گەردیقەت بێ بەشێک لەو خەڵکی کە لە هەر پرۆسێکی دەنگدانە بەشداری کردووە دوای پەشمان بتوتی منی تر چۆڵی ئامادەنیم پەنجە بکەم بۆ مەرەکەبە ینی بەرحاڵ پێم وایە کەوەتینێکی واقعیەوە نسبەتێکی زۆر کەم لە خەڵک بەشداریە کات و ئەو نمونەی کە نەقەدەش باسی کرد جێبەجیبوونی عملی ئەو حقەتێک کە خەڵک تووڕێلیان و نایە بەشداری دەسڵاتەکە هەڵبژاردنەکان تووڕێل دەسڵات و لە بوونیان ینی پێم خۆشە بگەڕێمەوە سەر ئەو قسە و لە دوانانەی کە بەرپرسانی ئەحزابەکان لە دوای بەشداریان لە دەنگداندا کردوێنە پێم وایە هەندێک جار نائاگاهانە هەندێک لە دوان دەدەن کە هەندێک حەقانێت دەهێنێتە پێشەوە لەوانە بووم لە قسەیەکی سەعید ئەحمەد پیرە بوو کە وتی هەوڵمان ئەوەیە ئەم جارە هەڵبژاردنەیەکی نزیک و شەفاف ئەنجام بدەین ڕەنگە سەعید ئەحمەد پیرە خۆی ئاگای لەوە نەبوو بێ کە مەبەستیم قسەی ئەوەیە کە پێشووتر ئەمە بوونی نەبووە هەڵبژاردنێکی شەفاف و نزیک وە تەنانەت ئەم جارش لە ئارادانێ بۆکو هەوڵی بۆ دەدەن سەربەخۆ لە ناوەڕۆکی هەموو ئەو هەڵبژاردنانەی کە چی لە خۆ دەگرێت و چی ئاڵوگۆڕێک بە دوای خۆیدا دەهێنێ بەڵام ئەم جۆر ئیعترافانە لەلایەن بەرپرسانی حزابەکانەوە چی دەگەێنێت من پێم وایە کە سەعید ئەحمەد پیرە باشە زانێت کە خەڵکدا تەزویرێک یانی زان چۆن ئەو نە تێگەیشتووە کە ناتوانێت کڵاو کاتە سەری خەڵک
هیچ جەبێگەک و خۆی و کەسێک وەکو شخصێتێک لەوە تێگەیشتووە کە خەڵکی کوردستان زۆر باش زۆر هوشیان لەوەی کە تەزویر ئەکرێ کە هیچ مەجارێکی ئەوە نییە مەسەن تەزویر قەتعکرێت وە هەتا لەم انتخاباتی ئێستاشا کە باس کرا ئەمە نازانم تەکنۆلۆژیاوان هێناوە ئەمەیان هێناوە هێنان دوای هەر لەناو خودی ئەوانی کە بەشداریان کرد لە پرۆسەکەەوە لە لیژنەی چاودێریەکانە لەو بەجالا شارەزاوتیان وەڵی شتێکی وان نیە و زۆر بە ئاسانی مەجای تەزویر هەیە بۆیە پێم وایە کە ئەوەی کە هەوڵمان ئەم جارە کەمتر تەزویرە بە جۆرێک پامێکە کە هەم بڵێ کە ینی جارەکانی پێشوو تەزویر زۆرتوەم جارە کەمترە بۆ ئەگەر کەسانێک لەو ڕوانگەی کە پیان وایە تەزویر دەکرێت و داکانیان ئەچۆ بەملا بۆ لایە لە قازانجی دەسەڵاتیا لە قازانجی فلانیان بێ ئەم جاران ئەوە کەمترە بۆی هانیان بە بەجۆرە دەنگ بەنیانی چکە وەکوتم ئەزانین چۆنە معلومە کە دەسەڵاتێکێتی و پارتی بە ڕێگەی چەک ئەوان دەسەڵاتیان بەڵام زۆر مهمە دەنگیان زۆر بێ ئەوان ئەڵێن ئێمە نوێنەری خەڵکی لە حڵاتە یعنی شەرعەتێک بۆ هێزی چەک و میلیشاکان پیاکەن بەڵام ئەگەر هاتوو ئەم انتخاباتە خەڵک بەشداری دیانەکات ئەوە شەرعەتی جوان وەرەگرێتەوە بەڵام هەتا ئەگەر تای بێت بۆ نمونە بە خەڵک بەشداری بکات و با ئۆپۆسیۆنیش بەشێت دەنگ بێنێ و کاتە توانێت بڵێ با بگیانە ئەوڵ بژاردن هەیە ئەوە ئۆپۆسیۆن هەیە ئەوە خەڵک بازای دەنگ هەیە ئەوە ئێمە ئەکسەرەتین بۆ نمونە من نمونەیەک بۆ باسکەم لە انتخاباتەکانی پێشووە پێشەوەی کە ئەمریکاڵێن ئۆپۆسیۆنی بۆرژوازی گۆڕانەوانە دروست بن انتخاباتەکانی پێشوو کە بەشداریە کرا دوایان و حکوومەتی 50 و پارتی و ئەمانە خواندا بەشیان کردەوە بەڵام کاتێکە ئۆپۆسیۆنی گۆژوازی دروست بوو گۆڕان دروست بوو چوە پرۆسی دەنگدان دەنگێنە دەنگانی پارتی خۆ کەمی نەکرد زیای کرد بەڵام اینجا پارتی وتی جا من زۆرترین دەنگم هێناوە ئەوەتە گۆڕانیش دەنگێنە ئەوە تێکێتیش دەنگێنەوەتە کاتەم پرۆسێکی انتخاباتیە ئۆپۆسیۆنی تیا دەسەڵاتیە و پرۆسەیەکە بەڕێکێکی چۆتە پێش پێم وایە کە ئەوان بە هەر جۆرە بێ ئانەوێت کەم پرۆسیە ببێ ینی هەتا ئەگەر ئۆپۆسیۆنیش هەبێت هەتا ئەگەر ئۆپۆسیۆنیش دەنگ بێنێ ئەوان کێشیان چکە زانەوان بە دەنگ وەکوتم بە دەنگ تەسلیمی ناکەن و ئۆپۆسیۆنیش خۆی وەزانێت ئایا بەڕاستی هەر ینی شاسوار عەبدوڵواحید دەتوانێت بچێت دوای ئەگەر زۆرترین دەنگی هێنا بە سەری ڕەشوو بە دەباشان بڵێ زەحمەت کردی حکوومەتەکەی سلێمانی هەولێرن تەسلیم کەن معلومە کە ناتوانێت معلومە کە کەس نازانێت بۆ هەڵی ڕاوێنێن بۆیە بەڵام چۆنە مەوکوتم تەناوەکو شەرعەتێکی شکڵی کە پێویستیان بۆ پروپاگاندا پێویستیانە هەم بۆ ناخۆ پێویستیانە و بە دەرەجێکی زیاتر بۆ دەرەوە پێویستیانە بەڵاسی بە ناخۆ کەمتر بۆ دەرەوە پێویستیانە کە بەخەر بڵێن بە دەوڵەتان بە تایبەتی بە دەوڵەتانی غەریبن کاکە ئەمە هەمووشە نوێنەری خەڵکین و ئەوانش خۆ دەزانێت دەسەڵاتانی ڕیاکارن ئەوان چەندی مجرم و دیکتاتۆریان هێنا و کردیانە نوێنەری خەڵک و کردیان بە دەسەڵات بەسەری خەڵکەوەتا خودی پرۆسی سیاسی عێراق بەرهەمی کارەسات و شەڕی ئەوانە کە ئەم مجموعە مافیا و میلیشیان هێنا بەسەر خەڵکی عێراقەوە بەناوی دیموکراسیەوە چ کارەساتێکیان بەسەر خەڵکی عێراق لەناوە معلومە کە ئەوانیش بەرحەڵ بۆ ڕوسپیکردنی خوان پێویستیان بۆیە کە کارێکیان کرد لە عێراقا مەجموعە حزابەوە بە دەنگدانی نەکەن پێشتروان نەبووە پێشتر مەسەن نەمانە بە چەند کاتون ێسەوەتە دەنگیان خەڵک دەنگیانەتی بە جۆرێک ڕووی خواسپیکەنەوە کە چ دەورێکی لە عێراقەوە چ کارەساتێکیان دروست کردوان بەمە خواری لەژێر بارە دەرکەن وەکوتمێکێتی و پارتی و حیزبەکانی دەسەڵاتیش پێویستیان بەوەیە کە لەباری دیپلۆماسیەوە نەعێک شەرعێت وەرگرن وەڵێن بێ مەنێری خەڵکی نەگەوەی کە مەجموعەی هەزی چەکدانی لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا یەک نمونە هەبوو زۆر جیاواز بوو لە باقی شار و شارۆچکەکانی تریش ئەویش نمونەی ناسریە و هەندێک شار و شارۆچکەی تری باوڵی محافەزەی زیقار بوو کە ڕێگەیان نەدا بە بربژێرەکان بە دانەکانی بەشداربووی هەڵبژاردن کە ڕیکلام بۆ خۆیان بکەن کە فەزای هەڵبژاردن بێنە ناو ئەو شار و شارۆچکانەوە یان تەنانەت لەسەر جادەکانەوە بانگێشەی هەڵبژاردن هەڵبواسن لەسەر ئەم جۆرە هەڵسوکەوتەی خەڵکی بەرامبەر بە فەزای هەڵبژاردن پرسیار زۆرە بەڵام ئەگەر بگشتی لە ئێوە بپرسم چی بەرهەمێکی ئەبێت ئەم جۆرە لە پێشوازی خەڵکی لە بەرامبەر فەزای هەڵبژاردندا زانم پێم وایە ئەو هەڵوێستەی خەڵکی ناسریە هەڵوێستێکی دروستی سیاسی بوو خەڵکی ناسریە قوربانی زۆریە لە خۆشحالەکانی ساڵی 2019 کارەسات ڕۆبەری خەڵکیە و شارە بۆەوە دایان گەنج و سەدان بەجکوژە و برینار بوون و پێنران فەزای شەڕ و جەنگی بەسەراسە پێنرا و خەڵک بەڕاستی قوربانی یانی ئەوان من پێم وایە ئەوەی کە ڕێگەیان لە انتخابات گرت و ڕێگەیان هیچ کەسێ ڕێکلام بکات معناوەیە کە ئەوان لا یزال وەفادن بۆ ئەو بزوتنەوە حرەکەتێک کە لە ئۆکتۆبری 2019 سەری هەڵا کە بۆ خواستینان و ژیان و گوزەران و خەدەمات و
کۆتای هاتنی دەسەڵات دەستی ئیسلامی سیاسی لە سەرشیانی خەڵک و مافەسەرەتەکانی خەڵک هاتە مەیدان و قوربانیان بۆیە بەڕای من ئەو فەزای هێشتا لە مێشکی خەڵکە ماوە هێشتا ئەو لە باڵین تەمایلاتی شۆڕژگەران لە مێشکی خەڵکە ماوە ئەمە وای کردکە یعنی لە بەرامبەر هەڵبژاردان چکە بەڕاستی هەڵبژاردن ئێمە لە ڕاگەندەکانی خۆشمانەوتومانە هەڵبژاردننی ئەم کاتە بۆ کڵاوکردنەسەری خەڵک بووە بە جۆرێک بۆ تێپەڕاندنی خۆشان و ئینتیفازەی ئۆکتۆبری 2019 بوو ئەو دیفازەیە داوای ڕوخاندن و کۆتەهاتنی دەسەڵاتی میلیشیای حزابی ئیسلامی و قەومی لە عێراقا کردیان ئەگەر دقت بن تا لە ژێر وەزەختی عەبدولمەهدی کەنوێنەری هێزە ئیسلامیەکانی عێراق بوو بەشێک لە ینی بە باڵێکی هێزانە ناچاری چقانەی کرد و حکوومەتی کازمی و حکوومەتی کاربڕێکەر هات کە حتماً بەشێک لە جەماعە وەهمی هەبوو کە ئەمەش بەرهەمیەوە ئەمە بوو کە ئەمە هاتووە ئەم فەزایە بەباریکیان ڕۆشت بێجگە لە کاریگەریەکانی ترەوانە بەڵام ئەمە بە بڕوای من خەڵکی ناسرلانی کەم ئەم باڵێن بەرەنگاریەیان هەمان فەزای دەورانی خۆشانەکانی جەماوەرەکە ئەزانێت کە ئەم انتخاباتە بۆ کڵاوکردنە سەر ئەوانە بۆ پێشلیانەوەی بە دەوری خواستەکانی ئەوان و ئەمە ڕێک پێچوانە و دش بە بزوتەوە ئەوانە بۆیە ڕاستی کارێکی زۆر زۆر دروستیان کرد بەڕای من دروست بوو باشتر بوو کە خەڵکی شارەکانی تری عێراقیش بە هەماشکەڵ ئەو کاریان کرد ڕێگان یەک کەس لاف هەڵواسی یەک کەس پروپاگاندە بۆ کاندیدە پروپاگاندە بۆ خۆی بکە بەڵام گەر دیقەت بی هەتا ئەمەش لە شارەکانی کەشە مەحدود بۆ تا لە کوردستانە مەحدود ئەوان بەو شێوەی کە لە انتخاباتەکانی تریان کرد کەمتر وێرایانە بچن ناو خەڵک کەمتر وێرایانەکە ینی زان چۆن لە ئاسی جەماوەری یا زاهیر بن دەرکەون زۆرتر مەسەن کۆبنەوەی مەحدودی حیزبەکانی خۆیان کرد زۆرتر لە ئاسی مەسەن تەبلیغاتی تەلەڤیزیۆنی و میدیایە دەرکەوتون ینی ئەمەش خۆی حقیقەتێکە ڕاستە مەسەن وەکو ناسری خەڵک نهاتە مەیدان ژیان یا باڵێن ڕێگەی لێ نەگرتن بەڵام بە شێوازێکی کە دەسەڵات و حزابی بۆرژوازی مشارێک لە انتخاباتە ترسان لە کاردانەوەی خەڵک نمونەیەکەوەی بەڕای من هینە ئەوەی لە کوردستانەوەی بەردەڕەشە کە کاتێ فازمیلانەوە قسە بکە بۆ خەڵکەکە ڕێگەی نا قسە بکانی هەتا پێوەی دیارە بە قسەکانی فازمیلانە کاڵێ ئەگەر ئێوە گوێ لە سەرکردەکانتان نەگرن شت فێر لابن ئێوە بەم شێوەیە بەرحاڵ ئەو گەنجەوە خەڵکە ڕازی کە گوێ لێ بگن کە سەرنجام ئەو خەڵک فیکا کێشە و وها کێشت بەڵام باید ئەمە لە کوردستانە لە عێراقا فراوانتر بووە بەڵام بەرحاڵ ئەوەش کە هینی خۆ هەیە باڵێن هۆکاری خۆ هەیە کە نەگەشتۆ دەرەجە بەڵام بەڕامانە نمونەی ئیجابی نمونەی باشن لە هەڵوێستی خەڵک بەرامبەر بە انتخاباتێک کە ئاساس لە دژی ئەو بەڕێواچێت وە ئەوێت وەزعەتێک تێپەڕێنێک ئەوان هاتە مەیدان لە دژی قوربانیانە وەوێت ئەم بارودۆخە سیاسی و حکوومەتیە بەسەر ئەوان بهێڵێتەوە بێمافەکانیان بۆ دەورێکی کە درێژە پێ بکێش. محسین کەریم بۆ یەک ساتی تر ڕاتەگرم دێمەوە لات ئێستاش لە کەرکووکەوە ئازاد مەجیدمان لە گەڵدایە. ئازاد مەجید ئەم کاتت باش و بەگشتی ئێستا فەزای هەڵبژاردن لە کەرکووک چۆنە تاوەکو ئەم چەند کاتژمێرەی کە دەنگدان دەسی پێکردووە؟ زۆر سپاس وەیەوە زۆر سپاس بۆ بینەران دەنگەکەشت لەو باش نییە باش تێ نەگەیشتم بەڵێنی تێگەیشتم لەسەر هەڵبژاردنەکان لە کەرکووکە شوەزەیەک بەعموم ئەوەی من ئاگادار بم ئەمڕۆ خەڵکێکی کەم ڕۆشتووە بۆ انتخابات بە شارەوە دیارە چۆڵەوانێکی زۆر دیارە زۆربەی بنکەکانەوەی ئاگادار بم لە مەناتیقە کوردیەکان و مەناتیقە عەرەبیەکانیش خەڵکێکی کەم ڕۆیشتن بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنە گاڵتەجاڕێی عێراق. سەرەڕای ئەو هەموو تەبلیغات کۆنە پرس و دواکەوتوانەی کە ئەحزاب لە کەرکووکە کردوویەتی سەرەڕایەوەی کە سەردانی زۆربەی شێخ و مەلا و ئاغا و ئەم عەقڵەتە کۆنە پەرستانە زینوەکەنەوە بۆی خەڵک ناچار بکەن کە بڕۆ لە بەشداری بکە لە هەڵبژاردنە بەڵام کەمترین خەڵک چووە بۆ هەڵبژاردنەکە. وەزعی کەرکووک وەزعێکی تایبەتە دایمە هەموو هەڵبژاردنانی لە کەرکووک کراوە لەگەڵ باقی شوێنەکانی ترا جیاوازە چی لە عێراق چ لە کوردستانە دایمە لێرە ئەحزاب پێویستی بەوەیە چه ئەحزابی کوردی و عەرەبی و تورکمانی ئەحزاب کۆنەپەرستانە هەمووی ئیش لەسەرەوەکەن بۆی ئەحساساتی قەومی لێرە بورن خەڵک ناچار بن کە بڕات بەشداری لە هەڵبژاردنکە یعنی لە
لم چەند مانگەی کە بانگەشی هەڵبژاردن لەلایەن ئەحزابەوە ئەکرێ هەموو ئەو ڕێگە وەسایلان تاقی کردوێتەوە زۆربەی کارەکانیان کۆکردنەوەی خەڵک بە زوری هەڕەشە مەسەڵەن لەناو هێزە تایبەتەکانە چ پێشمەرگە و جێیش ومانە بە ئەنواعش پڵوشەوە زەخت و فشارێکی زۆریان دروست کردووە بۆ ئەوەی کە ناچاریان بکەن جۆرەها درۆیان لەگەڵاکەن و ئەیان ترسێنن بۆی کە بڕۆن بەشداری لە هەڵبژاردنە بکەن سەرەڕایەوەی کە ئەم هەموو هەڕەشەش کراوە نەی من ئاگادارم لە سنووری سلێمانی دوێنێکە وەک بیستم کە لە بینی تایبەتە دەنگدانی تایبەتی هێزەکانی ناوخۆ و پێشمەرگەوانە 18,000 کەس دەنگەکانی خۆیان سووتاندووە سەرەڕای ئەو هەموو فشارانە بە شێوەی جۆرە و جۆر لە تەلەڤیزۆنەکانەوە کە خەڵک خائینەکەن مەلاکان لە مزگەوتەکانەوە بانگەواز بۆەکەن ئەمە ئەبێ بەشداری بکەن ئەمە وەک نوێژی جومعەوە ئەگەر بەشداری نەکەن ینی هەموو ئەو جیهاتانیە هەموو ئەو دەستگایانەی کە سەر بەدەسەڵاتن خزمەت بەدەسەڵاتەکەن بە شێوەیەکی زۆر کۆنە پەرستانەوە زۆر دواکەوتوانە کەوتنەتە ئەوەی کە خەڵک ناچار بکەن بە شێوەی زۆر ئەو جۆر کە بڕە بەشداری بکات لە دەنگدان ئەوەی من ئاگادارم هێزە تورکمانیەکان مەسەڵەن جەبهەی تورکمانی ڕۆشتووە لە چەندی تورکمانیە 50,000 ماڵی 50,000 داوە بۆی خەڵک ڕات بەشداری بکات لە چەند شوێن ئەحزابی قەومی عەرەبی فاشستی ئەحزابی کوردی ڕۆشتن چ بە پارە چ بە وەسایلەوەی کە وروژاندنی ئەحساساتی قەومی کە گوایە ئەگەر ئەوان بڕۆن دەنگ بدەن بۆی یەکجاری دەسەڵات لە ئەحزابی کوردی وەرگرنەوە لە کوردەکانی وەرگنەوە ئەحزابی تورکمانی و حەزابی عەرەبی فاشستی ئەڕۆن واکەن لە بەرامبەردا دوێنێکە خەلیل شوانی حکوومەتی کوردستانە لەگەڵ ڕێبوارتەها پەرلەمانتاری ڕابردوو دوێنێ بە تەلەفۆن ماڵ بە ماڵ تەلەفۆنیانە کرد لەگەڵ خەڵکی هانیاندا بۆەوەی کە بڕۆن بۆ هەڵبژاردن جۆرەها دیعایانە کرد لە بانگەشەکانیانە کە لەگەڵ خەڵکا بە تەلەفۆنیان کرد کە گوایە پیلانێکی شۆڤێنیستی هەیە لە دژی کورد لەم شارەیە بۆ ئەبێما بێ ئەو پیلانە هەڵوەشێنینەوە لەگەڵ خەڵکا قسەیانەکە هانیاندا بۆی خەڵک و خزم و کەس و کاروانیان بەرن بەشداری بکەن لە هەڵبژاردن ئەمان نمونەیەکی زیندووە بۆەوەی کە خۆیان ترسێکی گەورەیان لێ نیشتووە کە ئەزانن خەڵک ناڕوا بەشداری ناکە لە انتخاباتە ناچار بە شێوەی ئەوەی کە خاینی بکەن بۆەوەی کە ترسێکی گەورە لەسەر ئەم شارە هەیە هەموو ئەم ڕێگانیان کردوتە بەر بۆی کە خەڵک بە ناچاری ڕات دەنگ بدات بەڵام ئەوەی ئاگادارم لە مەناتقی کوردی و لە مەناتقی عەرەبیشە کەمترین خەڵک ڕۆشتووە سەرەڕای هەموو ئەو ژەهرەی کە ڕۆژانویانە لە نێوان خەڵک قسەیەکتان سەبارەت بە هەڵبژاردنەکان بتانەوێ بیکەن ئەوەی من قسەم هەبێت لەبارەی شاری کەرکووکەوە ئەوەیە کە بانگەواز بۆ هەموو خەڵکی شاری کەرکووکەکەم کە بەم انتخابات ڕۆشتەوە ئەمڕۆ ئاخر ڕۆژێتی و دەستی پێ کردووە بەڵام لە ڕابردووە ئەیبینەوە کە بەشداریکردن لەم انتخاباتان هیچ ناکە بۆ خەڵک غەیری کۆی لەکردنی خەڵک غەیری درۆدە لەسەی ئەمە حەزابانەیە کە بۆ ناچارکردنی خەڵک ئەمان بە خەڵکەڵێن بڕۆن پیلانی شۆڤێنستیە کەچی خۆیانە بێ ئەو شۆڤێنیستی ئەوان ڕۆن بێت لەو حکوومەتە دواکەوتوە لەو حکوومەتە شۆڤینیە بەشداری بکەن لە کەرکووکە ئەگەر ئێوە بە نوێنەرایەتی خەڵکی ئەم کشارە ئەچن بۆ بەغاوە دیفاع لە داخوازی خەڵکەکان ئەبێ بە پەرلەمانتارانی ئەم شارەی یەکدەست بڕۆنە بەغا بۆ ئەوەی کە بتوانە خزمەت گوزاری کە نەیان کردووە ناشیکەن و ئەم بەسە دەفێکە بۆی بەشداری بکەنەوە ئەم درۆ دەلەسەیە لە نێوان خەڵکە بڵاوەکەنەوە کە پیلانی شۆڤێنستی هەیە ئێوە لێرە خەڵکی لە خوارەوە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی کەم دەرامەت خەڵکی کورد و عەرەب بە گژ یەکە ئاکەن گوایە پیلانی جۆرە لای کوردەکان واڵە عەرەبەکان بە هەمان شێوە تورکمانەکانیش بە هەمان شێوە بۆی خەڵک ناچار بکەن ئەی ئێوە چۆن بە نوێنەرایەتی ئەم شارە ئەڕۆنە بەغاو چی دەستکەوتی بۆ خەڵکی ئەم شارە جێبەجێکەن من بانگەواز بۆ خەڵکەم کە وشیار بن لەمانە هەم لە ڕابردووە لە داهاتووە کە دێکە لە بەرامبەر ئەمانەیە کە بزانن ئەمە نوێنەرانی ئێوە نین ئەمە درۆ دەلەسێ ئەیکەن و نەک جارێک دەیان جار انتخابات بکرێتەوە مجرد دەکاتە کۆی لەکردنی خۆمان بێدەسەڵاتکردنی خۆمان و دەوڵەمەندکردنی ئەوان ومانەوە ئێوان لە دەسەڵاتە دواکەوت و کۆنە پەرستانە و برسیکردنی خەڵک کە لە کوردستانە 30 ساڵە ئەم درۆیانە بۆ خەڵکە لە ڕێژن لە عێراقیشا ئەوە لە دوای 2003 هەمان ئەم درۆیانە درێژێ هەیە انتخابات لە ڕاستیا خۆی لە نەتیجەی ئەو زەخت و فشارەی سەورەی
تشرين کە لە بەغا کرا و لە جنوب کرا بە تایبەتی لە شوێنانە خۆی ئەمە حکوومەتی هەڵوەشان و عەبد المەهدی لادا ئەوان بۆ وەڵامدانەوە بەم کێشانە بەم ئەزمانەی خۆیانە انتخاباتێکی پێشینە هێنایانە پێشەوە بۆی کە وەڵام بداتەوە بە داخوازەکانی خۆپیشاندەران لە جنوبەوە نەکە لە داماڵینی هێزە میلیشیاکان بوو لە چاک و سزادانی ئەوانەی کە دەستیان لە کوشتنی خۆپیشاندەرانە هەبوو لە ڕاستەوەی وازحە یەک کەس نەتوانرا بدرێتە دادگا بە پێچەوانەوە هێزە میلیشیاکان ڕۆشتن دەوری خەزرایان کرد بۆ ماوەی 3 ڕۆژ هەر 5 دەرگاکردنیان هێشت یەک کەس بە ڕئیسی وزەرا و بە سەفارەی ئەمریکی و بە هەموو پەرلەمانتارەکانەوە نەیانتوانی 3 ڕۆژ دەرچنە دەرەوە تا ئەو کەسەی کە گیرا بوو لەسەرەوەی کە تیرۆری هاشمی کرد و ناچاریان کرد کازمی بەرەڵای بکە ئەنجاتوانیان لە کوردستانشا پەرلەمانمان بینیوە کە لە ماوەی ڕابردووە کە گۆڕان ڕئیسی پەرلەمان بۆ وایان لێکردن ئەسڵەن نەتوانێت بچێتە هەولێرەوە پەرلەمانیان داخستە چی وەزیرەکانی گۆڕانی شەبوو ناردیانە ماڵەوە پەرلەمانتار و سیستمی پەرلەمانتاری و تەنانەت حکوومەتیش ئەم حکوومەتە حکوومەتێکی کۆی لەکردنی خەڵک و برسیکردنی خەڵکە دەنگدان هیچ چارەسەر نییە ئەمانە تەمەنی خۆیان تەواو کردووە لە تەجروبەیەکی عملی ڕۆژانەیە خەڵک بە ئێسک و خوێنەوە تەجروبەی ئەم دەسەڵاتەمان کردە هیچ ڕێگەیەک نەماوە غەیری ڕۆیشتنی ئەمانە و لە جێگەی دامەزاندنی دەسەڵاتێکی جەماوەری خەڵکی کە خەڵک خۆی بتوانێت بڕیار لەسەر داخوازەکانی خۆی لەسەر ژیانێکی باشتر لەگەڵ لەسەر دنیایەکی باشتر و ئازاد بۆ ئەمان سپاس بێتم بەڕێز ئازاد ماجید لە کەرکووکەوە زۆر سپاسکە لەگەڵ بەنامبووی منیش سپاسی ڕادیۆی پێشەنگ و سپاس بۆ بینەران کە گوێویستی بەرنامەکەی زۆر سپاس محسین کەریم دەگەڕێمەوە بۆ لای ئێوە ئەوەی کە بیستمان لە کەرکووک ڕووی داوە بەجیا لە هەوڵدان بۆ تەشوتۆقاندنی خەڵکی بەجیا لە پەنابردن بۆ خرۆفات بەجیا لە پەخشینەوەی پارە و هاندانی خەڵکی بەجیا لە ترساندنی خەڵک بە شەڕ و ململانەی قەومی و هەتاوەکو دوایی بەڵام پێچە کارتەکانی دەسەڵاتداران کەم بێتەوە و هێشتا نەیانتوانی بێت قەنەعەت بە خەڵکی بکەن بێنە سەر سندوقەکانی دەنگدان من پێما کە تەجروبەی لانی کەم 15 ساڵی ڕابردووی خەڵکی کەرکووک لەگەڵ دەسەڵاتی هەممە ناوەند هەم دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە هێزەکانی پارتی یەکێتی لەوێ بوون دەسەڵتەلانی کەم تا پێش 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی ئەو حەدیان هەبووە تاقوتەنیان هەبووە بینیانە کە کارنامەی ئەمان چی بووە ینی خەڵکی کەرکووک لەسەر دەریای نەود دانیشتن ببوورە بەشێکی گەورەی نەوتی عێراق لە کەرکووکا دەرهێنێ بەڵام شاری کەرکووک شارێکە لە وێرانە چێ خەڵکەکەی بەشێکن لە هەژانترین مرۆڤەکانی کۆمەلگای عێراقی کە ژیان و گوزەرانیان لە بەسەختی بڕێەوە چێ بێژگە لە هەموو کارە ساتەکانی ژینگەی کە بەهۆی دووکەڵ و بەهۆی ئاگری نەوت ئەوە تووشێ و خەڵکابێ بەڵام کەمترین بەهرەمەند بوون لە ژیانێکی تۆزی ئینسانی لەو شارەیە ئەمە حقەتێک و خەڵک بینیوێتی بۆیە زین چۆنە تەبلیغات و پروپاگاندەی نەتەوەی لەلایەن هەم لە تۆخوازنەوە پەرست عەرەبەکان هەم کوردەکان هەم تورکمانەکان تا ماوەیە دەتوانێت دەور ببینێەوە تا دەرەجەیەک لەسەر بەشێک لە خەڵک دەتوانێت دەور بەڵام کاتێک کە خەڵک ژیانی واقعی خۆی بەراورد دەکات لەگەڵ ئەوانە لەگەڵ دەسەڵاتەکەیانە ئەبینێت یعنی بە تەجروبەی دەرەبێت کە هەمووی دەور دەلەستێ ئەم کڵاوکردنە سرە ینی دقت بە اینجا یەک حقەتیژەیە مەسەڵ خەڵکە بەیەکەوە ژیاون ساڵانێکی زۆرە بەیەکەوە ژیانن عەرەب و کورد و تورکمان بەیەکەوە ژیاون هەزار یەک ڕابطەی کۆمەڵاتیان هەیە ینی ئەمە ناکرێتەوە بە شەو ڕۆژێک ئەمە هەمووی هەڵتەکێنی بەسەریەکە بە تایبەتی و کوتم کارکردی و حیزبانیان بینی ینی مەسەڵەن من پێمانی هاوڵاتێکی نەکبەت و زەحمەتکێشی تورکمان کاتێک کە حیزبە تورکمانەکانی بینێت ئیمکانەتەکانی بە سەروەتیانە بینێت کە لەسەر ئەساسی تورکمان و لەسەرینی ئەوان چۆن سەروەتیان پێکەوە ناوە چۆن ژیانیان بۆ خوان شاهانیان بۆ خوان دابیر کردووە ئەو جیاوازی ئەبینێ بۆ کوردەکە ژڕە بۆ عەرەبەکە ژەروایە بەڵام من خەڵک بە تەجروبەی ژیانی خۆی لەو شارە بینیوێتی کە ئەمانە بێجگە لە کۆمەڵێک مافیا کە خەریکن بە ناوی ئەوانەوە سەروەت و سامان پێکەوە دەسەڵات بەڕێوەبەر شتێکی تر نییە بۆیە من دڵنیام کە بدوێنە دەوێت بە حکمی و پروپاگاندەی کە کردویانە کاریگەری لەسەر بەشێک لە خەڵکدا ئەنێت ینی بەداخەوە واقعەتەکە وایە بەڵام
پێم وایە کە جارێکی تر دنیای واقعی ژیانی واقعی تەجروبەی ئەوان لەگەڵ دەسەڵاتانە ئەوەی حقیقەت پیشانی خەڵگاوە کە خەڵکی ئەو شارە بە کورد و تورکمان و عەرەبەوە کە با بمانە نوێنەری ئەوانێمان درۆکەمانە یانوێت کێشە دروستکن ئەنوەی شەڕی قەومی دروستکەن لە بینی ئەوان ئەیان لەسەر بنەمای دژایەتی ئەوان ئەمان بچنە ناو حکوومەت و ناو پەرلەمانەوە باشە لە کاتێکا گەر تۆ نوێنەری پەرلەمانی یانی نوێنەری خەڵکیت تۆ قەرارە بچیت نوێناتی خەڵکیت و بەرژەوەندەکانی خەڵک پارێزی بۆچی تۆ گەر هەتا هاوڵاتێکی کاندیدێکی کوردی تۆ دەوێت کار بۆ خەڵکی کەرکووکەی یعنی مافی هاوڵاتێکی تورکمان و عەرەب و فەرقی چی ینی خەڵکی ئەو شارە و پێویستی بە خەدەماتە تۆ ناتوانی دراوسەکەی کووردا ئەویت عەرەبەیت تورکمانە بڵێ جاوەڵام من هەڵی هینەکەم کابرای عەرەب خزمەت بەم عەرەبەیە کات کوردەکە خزمەت بە دراوسێ کوردەکەی کە تورکمان خزمەت بە ینی خۆ بەڕاستی ئەمە مەهزەلەیە مەگاڵتە جاڕی ینی سێ با بڵێن جۆر لە خەڵک کاریەکان بەزمانی قسەکە لە شارەکە نیشتەجێت بەڵامانە بەرژەوەندی ژیانیان گوزەرانیان دراوسێتیان ئەمانە بەیەکەوەی پێویستەکە کە بە یەکسان مامەڵیان بکە و هاوڵاتی مامەڵیان بکە ئەمە توانێت منطقی دروست بێت کە هاوڵاتێکی تورکمان و عەرەب و کورد دەنێرەکانی ببینێ با بەوانە خزمەت دەکەن هەوڵمان بۆن بەڵامی تر بە پێوی کە چەند هەر کەسیان چەند ناسراوە چەند کاری باشی کردن بێ بەداخەوە لەسەر بنەمای تیشکردنەوەی کێشەی قەومی دڵدۆنکردنی خەڵک گوت هەتا دروستکردنی درۆ دەرسە و هەڵبەستن و دروستکردنی کارەسات خوان دیقەت بەرخوان زۆر جارم حیزبانە هەوڵیانەوە شتکەن بۆی کە تەسویرێکی خراپن بە بەلایەنەکەی بەرامبەر بۆ نمونە هێزە چەکدارە کوردەکان چوون عەزەتی ماڵ عەرەبەکان و تورکمانەکانە بەعەکسەوە تورکمانەکانی کوردەکان بە یەکێکی عەرەبەکانی ئەمە هەمووی بۆی کە بچی کە ئەم فەزا دروستکەن کە خەڵک ڕقی لە یەکتری بێ بەڵام سەرباری هەموو ئەم هەوڵانە هێشتا بە بڕای من خەڵکی ئەو شارە بە دەرەجەیەک بە ژیانی واقعی خۆی بۆی دەرکەوتەوە کەمانە ساختەچین ئەمانە کڵاوەکەنە سەر ئەمانە بەرژەوەندی خۆیانەوە خەریکن لەسەر ئەساسی نەکبەتی ئەوان مەساتی ئەوان بەگژیەکردنەوەی ئەوان کارەسا دروستکردن بۆ ئەوان وە وێرانکردنی شارەکان خەریکن ئەوانە بەلەمی بڵێن بەمی خوان کۆکرد بۆ پێم وایە ئەوە ئەتوانێت فاکتەرێکی مهم بێت لەوەی کە خەڵک گاڵتەی بە پروپاگاندەکانەوە بەشداری انتخاباتێکە کە ئەم مەجموعە ساختە چییە باتە سەر حکومەوە حکوومەتەکەی ئەوان دەسەڵاتەکان لەسەر بنەمای قوڵکردنەوەی تەفرەقە و جیاوازی و ڕق و کینە لە بینی ئەم هاوڵاتیانە بەڕێوە بچێت معلومە کە خەڵک وردەوە دەبەلەوە تێکیشتووە خەریکە خۆی دوورە خاتۆ لەوە پرۆسە سیاسی وەکو دو پرسیارم لە ئێوەی بکەم کە پرۆسەی هەڵبژاردن کە لایەنەکانی بەشدار بوو دەسەڵاتداران لە عێراق و کوردستان زۆر بانگەشیان بۆ دەکرد بەپێی ئەم پێشبینیە بەپێی ئەوەی کە دەبینین و ئەتوانین پێشبینی بکەین پێ ناچێت ئەو سەرکەوتنە بەدەستبێنێت کە ئیدعایان بۆ دەکرد لە بەرامبەری داجەماوەرێکی یەکجار زۆر ناڕازیە لە تەواوی دەسەڵاتداران لە کوردستانیش و لە عێراقیش ئایندەی ئەم دوو کۆمەلگایە چۆن دەبین و چی ڕێگە چارەیەکی تر لە بەردەمی خەڵکیدایە بۆ ئاڵوگۆڕێک بە بەرژەوەندی خۆیان من پێم وایە کە دوو لایەنی هەیە ئەم مۆزوع مەسەلەی بەشداری نەکردنی خەڵکی انتخاباتە توانێت دوو لایەنی هەبێ لایەنێکیانەوەی کە نوعێک ببێت بە نوعێک لە لامبالاتی سیاسی و خەڵک ئومێدی بەوە نیە ئەم دەسەڵاتە هیچ شتێکی بۆ بکە انتخاباتی شتێک ناکات دەنگدانی شتێک ناکات وە جۆرێک لامبالاتی سیاسی دروستکەوەی کە هەتا بە جۆرێک لە ئەوروپا هەیە مەسەن هیچ انتخاباتی ئەوروپی لە ساڵ توانم با نەڵێم ینی مطلقا نەڵێم بەڵام پێم وانیە بگاتە لە سا 50 زۆربەی زۆری لە خوار 30 و 40 ئەوانەوەن بەڵام ڕۆشتوشین بۆرژوازی بە کەمترین بەشداری خەڵک و خۆیکوونەوەی خەڵگەڵی ئەکسرێت ئەو بەشدا ئەوی کە بەشدای ئەو نێو ملیۆنی ئەو ئەکسرێت ئەمیاوی ترینە هاتوو کەیف خۆیەتی ئەمە جانبێکێتی کە بەڕاستی ینی ئەمە بەنانی سەلبیەکەیەت ینی ئەم بەشداری نەکردن و دەنگ نەدان و تووڕێیە لە دەسەڵات و نەچوون بۆ انتخابات ئەگەر تەبدیل بێ بە نوعێک لە لامبالاتی سیاسی لە ناو جەماوەرەوە خەڵک هیچ شتێک نەکات جێ بێڵ ئەمانە خۆیان دەنگی هێنەنیان چیان دەرەهات بە بڵێم ئەمە سەلبیۆمە خراپ بەڵام دەتوانێت جانبێکی تری هەبێت جانبێکی دوی کە ئەم بچوونە بۆ دەنگدان و ئەم بەشداری نەکردنە پرۆسەیەکی سیاسی دوورکەوتنەوەی لە دەسەڵات و لە حزابی قەومی ئیسلامی لە عێراقا کە بە تەجروبەی ژیانی خەڵک خۆی بۆ دەکەوت و ئەمانە دژمنی ئەو خەڵکان بەرژەوەندی ئەوانیان ناوێت لەسەر بنەمای مەسات و کارەساتی ئەوان ئەمانە دەسڵاتی خۆیان ڕاگرتووە و بەم شێوەیە لی دوورکەوتوتە و پرۆسە سیاسەکەی جێهێشتووە ئەمە ئەگەر بەرەو ئەو ئاقارە بچێت کە خەڵک ینی ئەم دوورکەوتنەوە سیاسی بێ بە هوشیارێکی سیاسی کۆمەڵایەتی کە جەماوەر دەنگنەدان و بەشداری نەکردن لە انتخابات و دوورکەوتنەوە لە پرۆسەی سیاسی ببێ بە
ئەکتێکی سیاسی ببێ بە چالاکیەکی سیاسی بە بزوتوێکی سیاسی جەماوەری کە ڕووی لە کۆتاییانە بە دەسەڵاتی ئەوان بێ بە پرۆسی انتخابات بێ ئەمە بە بڕای من نقطەیەکی مهمەوە کە ئەمە بێ بەم ئاقارەش بەتەبێت حاڵ بڕوە لەبەرەوەی کە ئێمە ئەم انتخاباتمان بە جۆرێک بۆ تێپەڕاندنی خۆشانە جەماوەریەکەی ساڵی 2019 خەڵکی عێراق و کوردستان هەمیشە لە مەیدانە بوون، یعنی هەمیشە لە مەیدانە بن بۆ ئەوەی کە لە ڕێگەی با چالاکی جەماوەری خوان لە ڕێگەی ناڕەزایەتی خوانەوە بتوان ئاڵوگۆڵۆژیان دروست بکەن. ئەمە ینی بە ئاسایی ناچێتە دەوام. پێم وانەیە کە ئەمە بارودۆخی سیاسی عێراق بارودۆخێکی هەمیشە قەیران گوتووی پڕ لە تەڵاتومات و پڕ لە کێشمەکێشە، ینی نامستەقیل ناجێگیرە. وڵاتێکی متعارف نییە مەسەن وەکو فەڕەنسەکە یاوەکو بەریتانیا یاوەکو ئەڵمانیا کە بەرحاڵ خەڵک بە جۆرێک ڕووکاتە لەمبارەتی سیاسی و پرۆسی سیاسی جێبێڵێ بۆ حمەج بەحزای بۆژوازی میلیشیایی چکە ینی ڕۆژانە ژیانی ئەو وێرانە بێنی مەسەرەن ینی هەتا ئەو شتانی کە ئەو دەستکەوتە سەرەتانی کە پێشتیش بێتی نەماوە ئەمانە هەموو مەسی ینی هینەکە ژیانی خەڵکەکە کارەباکەی ئاوەکەی ئەمانە ناکرێت مەسەرەن بۆیە هەمیشە ئەو ئەگەرە هەیە کە خەڵک لە مەیدانە بمێنێتەوە. ئەم لە مەیدانە بوونە ئەو مەسەلەیە خاتە ڕوو یا بڵێن ئیبرازیەکات کە خەڵک بۆی کە بتوانێت بەرگری لە خۆی بکات لە مافەکانی بکەوە لەم پرۆسە سیاسی کە دەستی پێکرد دوورکەوتن لە دەسەڵات بیگۆڕێت بە ئەکتێک بە چالاکیێک لە دژی دەسەڵات ئەوەیە کە بێت ناڕازایەتەکانی ڕێک بخات، ینی ناڕازایەتەکان لەم فەزایی پش و بڵاوی و لێرە و لەوێ و تاکوتەرا و ناو بەناوە دوو کۆتایی پێبێەوە جۆرێک ڕێکخراو بێت و جۆرێک لە بەردەوامی بەخۆی پیشان بادوە چکە بەڕاستی ناڕزاتی ئەگەر ڕێک نەخرێت ناتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ. بۆیە بەڕای من بۆی ئەم پرۆسی دوورکەوتنەوەی خەڵک لە دەسەڵات لە سیاسەتەکەی لە انتخاباتی لە سەرجەم بۆ چوارچێوە سیاسی کە کێشاوێتی بەسەرنجام ئەوەیە کە بێت جەماوەری خەڵکی عێراق خۆیان ڕێبخەن کاران و زەحمەتکێشان خەڵکی گەڕگەکان کارمەندان و فەرمانبەران لە ناوەندەکانی خزمەتگوزاری و ناوەندە فەرمانگەکانی حکوومەت لە زانکۆکان مامۆستا و قوتابی و حاصل لە هەموو شوێنەکانی ژیانی کۆمەڵایەتی لە کاروباری کۆمەڵایەتی ئەمانە بتوانن خوان ڕێبخەن لە کۆبنەوەی گشتی خوان بکەن لەسەر مەسایلەکانی خوان گفتوگۆ بکەن نوێنەرانی ڕاستەقینەی خوان هەڵبژێرن نوێنەرانی دڵسۆز کە دیفاعیان لێ بکات کە لە پێشەوەی خەباتەکان بۆسێ و بتوان ئەمانە ئەنجومەنەکان و ئەنجومەنە شۆڕژگێڕەکان و شوراکانی خوان دروست بکەن سەردیکاکانی کرێکاران و فەرمانبەران مامۆستان دروست بکەن هەموو ئەشکالێکی ڕێکخراوبوون دروست بکەن و لە ڕێگەی ئەم ڕێخستنەوە ئەم ڕێکخراوە جەماوەریانەوە بتوانن کە خواستەکانیان گەڵاڵە بکەن بستنەوەکان بخەنە پاڵیەک هێزی خوان بکەنەوە لە بەرامبەر دەسەڵات و بتوان لە پرۆسێکی سیاسی بتوان بەرەبەرە پێشڕەوی سیاسی کۆمەڵایەتی بکەن لە بەرامبەر دەسەڵاتەوە هەم بە دەستکەوتەکانیان بگەن بە مافەکانیان بگەن و هەم بتوان ئەم هەوڵەتاڵی کە لەسەر سەری ئەوان ڕاگیراوە ئەم دەسەڵاتە میلیشیایە ئینسان کوژە کە داهاتی عێراق و کوردستان تاڵانەکە کۆتایی پێبێنەوە دەستکەوت و داهاتەکانی عێراق و کوردستان بگەڕێتەوە بۆ خەڵک بۆ خۆرزایی بۆ خەسەخانە بۆ مەکتەب بۆ بەلەدیە بۆ جادەوبان خەرجلێ بەڕاستی بێمانە تەواو بکرێن بڕوەن ئەمانە ئەوانە ڕێگرن کەواتە بە بڕای من ئەبێت ئەم حرەکەتەی کەوتم خۆڕێخستنی جەماوەری بەو دەرەجێ پێشڕۆی کاکە لە پاڵ فەرزکردنی خواستەکانی بەدەستهێنانی هاوکات ئامادە کە دوازەربەی خۆی لە دەسەڵاتی میلیشیایی قەومی عروبی تایفی ئیسلامی بدادووە دەسەڵاتداریەک دامەزنەکە دەسەڵاتی خەڵک بێت نوێنانی ڕاستەخۆی خەڵک ئیداری کاروباری وڵات بنەوە دەستکە هەر کاتێکی ژەمە نەگونجا لەنا خەڵکە ڕاستخۆ لا ببرێنەوە پێویست نەکات 4 ساڵ چاڕێ بکەن تا فڵان وەکیل فڵان نوێنەر لە پەرلەمانە دەریکەنە دەرەوە بەڵکو بتوان هەر لە حەزەیەک ئەو کەسی کە نوێنەریان ناتوانێت لای بن و ئەمەش دیموکراسیەکی ڕاستەخۆیە کە لە چوارچێوەی باڵێن چوارچێوەی سیستمی شورای و سیستمی دەسەڵاتدارەتی جەماوەری خەڵکە بتوانێت جێبەجێ بێت. پێم وایە کە بێت ئەم بزوتنەوە سەرنجام بەرەو ئەو ئاقارە بڕوات. پرۆسێکی سیاسی ڕەنگە چەند ساڵ بخانێ بەڵام هیچ ڕێگەیەکی لە بەردەستانیەکی ناتوانێت وەکوتم ئەمە بێ بە پرۆسێکی دووبارەبووی بێتامی لامباراتی سیاسی لەناو جەماوەر و وەزعی خەڵکی عێراق ڕۆژ بە ڕەخراوتر بێت و ئاڵوگۆڕێک بە ئاقاری باشی نابێت چکە ئەمانە لە ئەنجندەی ئەمانە نییە بە هیچ شێوێک ئەجندەی ئەم حیزبانە نییە کە ژیان و گوزرانی خەڵک چاک کرد و هیچیان ئەمانە لە ئەنجدانی هەمویان بەشێکن لە حزابی بۆژوازی دز و ساختەچی و تاڵانچی کە بە شێوازی جۆراوجۆ خەریکن سەرەتی ئەم وڵاتە بەخوارە بن و خەڵکیشی لێ بەخشن.
محسن کەریم جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆنسی کرێکاری کوردستان زۆر سپاس کە ئەمڕۆ لە ڕۆژی هەڵبژاردن سەبارەت بە دۆخی هەڵبژاردن و ئەو قسە و باسانەی کە ئەکرێت لەسەری لەگەڵمان بەشدار بیت. سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن، سپاس و ڕێز بۆ ئێوە و سڵاوش بۆ بینەران کە توانیان تااقەتیان و تەحەمەلیان بوو گویان لێدەتی بە دواتریش بێ لە ئاسەکانمان نەربژین ماندوو نەبن. زۆر سپاس. ئازیزان لێرەدا بەشی یەکەمی بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەت بە هەڵبژاردنەکانی عێراق کۆتایی دێت. وەکو پێشتریش ڕامانگەاند بوو کە بە درێژایی ئەمڕۆ پێشەنگ تیڤی کراوەیە هەر کەسێک پێی خۆشە سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق قسە و بۆچوونی خۆی دەربڕێت دەرگای لەسەری ئاوەڵە دەکەین و پەیوەندیمان پێ بکات کاتی بۆ تەرخان دەکەین و بتوانێت بەشداری بکات. وچانێکی بچووک دەدەین و پاش کاتژمێرێکی تر بەردەوام دەبین و کۆمەڵێک بەشدار بووی تر لەسەر هەڵبژاردنەکانی عێراق بۆچوونی خۆیان دەردەبڕن. وچانێک دەدەین و پاش کاتژمێرێکی تر دەگەڕێنەوە لاتان ئێوەش وەرنەوە و بە سەرنج و بۆچوونەکانتان ئێوەش بەشدار بن لەگەڵماندا.